سەر لێ شێواوی سەرانی ڕژیمی ئیسلامی و ڕێنەکانیان. وێبسایتی خەبەر ئانلاین لە راپۆرتێکدا کە ڕۆژی یەکشەممە 24 مانگی ڕەزبەر بڵاو بووەوە لە زمان مامۆستایەکی زانستی سیاسی زانکۆی تارانەوە سەبارەت بە ناڕەزایەتیەکانی دوای کوژرانی ژینا ئەمینی وتوویەتی کە ئەم قەبارە و ئاستە لە ناڕەزایەتیەکان هەمووان و لەوانە کاربەدەستانی دەوڵەتی و ئەوانەی لە مەجلیس و قووەی قەزاییدان غافڵگیر کردووە. ئەو بەجەختکردنەوە لەسەر شک و گومانەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە بواری شێواز و چلۆنایەتی بەرخورد لەگەڵ ناڕەزایەتیەکان وتی هەر بەم هۆیەوە لەسەر ئەو بڕوایم بەرپرسان تا ڕادەیەک لەگەڵ نەبوونی چ باید کرددا تووشی سەر لێ شێواوی هاتوون. لە قسەکانی ئەم مامۆستایەدا ڕاستیەکی حاشا هەڵنەگر بوونی هەیە و ئەویش ئەوەیە کە ڕژیمی ئیسلامی و سەرجەمدام و دەستگا ئەمنیەتی و نظامی و دەوڵەتیەکان دەزانن کە تا چ ڕادەیەک قین و تووڕەی و نەفرەت لە نێو خەڵکدا لە دژی کۆماری ئیسلامی لەسەر یەک کەڵەکە بووە. بەم حاڵەشەوە ناڕەزایەتی ملیۆنی لە نێو خۆدا و هاتنە سەر شەقامی بە سەدان هەزار کەسی لە دەروەی وڵات خامنەی و هاوبەشەکانی غافڵگیر و هەراسان کردووە. ماوەیەک بوو ژوورەکانی فکری کۆماری ئیسلامی هۆشداریان دەدا کە گەندەڵی نجومی ئیداری، پەرەسەندن و قوڵبوونەوەی کلێنی چینایەتی، گرانی، بێکاری، گوشار بۆ سەر ژنان و لاوان، ئاسەوارەکانی کوشتاری پەتای کۆرۆنا کە حکوومەت بە بەرگرتن لە هاتنی واکسێن بەرپرسی بوو، کۆمەڵگای گەیاندۆتە ئاستی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی و سیاسی. حکوومەت کە هاوردەکردنی ئامرازەکانی سەرکوت و چەکدارکردنی بە سەدان کەس لا بەکری گیراوانی بەدفەنگ، گازی فرمێسکرێژ و ماشینی دژە شۆڕش ڕێکخست بوو بۆ بڕینی ئینتەرنێت نوێترین ئامرازەکانی ئەلێکترۆنیکی لە پێشکەوتووترین وڵاتانی ڕۆژاوایی کڕی بوو. وشیارانە و بە بڕیاری شخصی خامنەیی بەری بە هاوردەکردنی واکسنی بەرگرتن لا کۆرۆنا گرت. قین و تووڕەی و نەفرەتی خەڵک لا کۆماری ئیسلامی بە قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی تەقیەوە و لە ماوەی مانگێکدا زۆرترین شارەکانی ئێرانی کردە گۆڕەپانی خەبات و تێکۆشان لا دژی کۆماری ئیسلامی. سەرانی ڕژیم کە ئاگاداری قین و تووڕەی خەڵک بوون پێیان وابوو لەبەر ئەوەی بزوتنەوەکانی پێشتر بە سەرکوتی تند و دەستبردن بۆ جنایەت لە دژی خەڵک دامرکان بووەوە، ئەم جارەش هەر بەم شێوەکارانە بۆ دەورەیەکی دیکەش ناڕازیان دەنێرنەوە ماڵەکانیان. بەڵام ئەم جارە قین و تووڕەی خەڵک و ئاستی ناڕەزایەتیەکان بەڕادەیەک بەرینەکە حاکمانی ئیسلامی و دەستگای سەرکوتی بە توندی هەراسان کردووە. لە خامنەییەوە بیگرە تا نوێنەرەکانی لە مەجلیسی ئیسلامیدا لە فەرمانە جنایەتکارانەکانەوە تا ئیمام جومعەکان دڵنیایی بە خۆیان و کەسانی دیکە ئەدەن کە ئەگەر خودا بیەوێ نزام دەمێنێتەوە و پایەدارە و ناڕوخێ. بەڵام ڕاستیەکان واوەترن لاوەڕینەوە خۆ هەڵکێشان و درۆ و دەلەسە باوەکانیان. لەگەڵ پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتیەکان لا ناوەندە کرێکاریەکان، دەرگیرتربوونی قوتابخانەکان، هاتنە مەیدانی ئازەربایجان لا کاردانەوە بە جنایەت لا ئەردەبیل، دەورێکی تازە لە خەبات لە دژی حکوومەتی ئیسلامی دەستی پێکردووە. ترس و وەحشەتی حاکمانی ئیسلامی زیاتر دەبێت و خەڵک شاهێدی کرانەوەی ئاسۆی نوێ دەبن لا دووهەم مانگی ناڕەزایەتیەکاندا. هیچ ڕادەیەک لە جنایەت و سەرکوتی ڕژیم قین و تووڕەی خەڵکدا نامرکێنێتەوە. نە ئاگردانی زیندانی ئەڤین، نە جنایەت لە سیستان و بەلوچستان، نە تیرۆر و موشک باران لە کوردستان، نە وەحشیگەری و تونند و تیژی لە دژی قوتابیان و خوێندکاران حکوومەتی ئیسلامی لە ئاگری قین و نەفرەتی خەڵک ناپارێزێ. خەڵک دەزانن کە لە سەرەتای کۆتایی هاتنی تەمەنی کۆماری ئیسلامی نزیک بوونەتەوە و سەرکەوتنی یەکجارێکی با نزیک و دەستەبەربوو دەبینن.